و جەوێکی خۆشە کە خەڵک ینی نەریتێکی ئاواشەیە وەکو ئەحمەدیش باسی کرد وەکو ئەحمەدیش باسی کرد ینی نەریتێکی بۆ شێوەیە خەڵکی لە هەولێر لە گەڕەکی ئیسکان لەوێ دەچنە دەرە و لەوێ سەیری یاریەکانەکەن. هێرۆ نەبتنی لە کوردستان دیارە گەلک وڵاتان وەسە دەست پێ تایبەت ئەوروپا ینی گەلک گیان مەدانی مەزن هەنا شاشە تەلەڤیزیۆنی مەزن دادرین بۆ یاریان و خەڵک تەماشات کرد وەکو چاوا دچن نافیاریگەهی تەماشا بکەن وەسە بە حەماس دچنە. بەڵێ یاریەکانی ئەم ساڵیش یاریەکانی ئەم ساڵیش ینی گەیشتۆتە قۆناغێک کە با بڵین چونکە شتی زۆر چاوەڕوان نەکراوی تیا بوو بەڵێ دەرهێنەری بەرنامە ئاگادارمانەکاتەوە پامنێرمان ئەحمەد ئێستا لەسەر خەتە. ئەحمەد دەتوانی پێمان بڵێ ئەم نەریتەی کە ئێستا خەڵک لە دەرەوە سەیری یاریەکەن لە هەولێر ئەمە شتێکی نوێ یا ساڵەکانی پێشتریش ئەمە هەر هەبوو؟ ناخێر هێرۆ ساڵەکانی پێشوش ئەرەما هەر هەبووە لێرە شەقامی ئیسکانە لە هەموو جۆرە خواردنگەیەک و کافتریا و چایخانەوە ئەمانە پێک دێتن خەڵکێکی زۆر لێرە دێت بۆ سێرکردنی یاریەکانی مۆندیال لە چاو مۆندیالەکان و یاریەکانی ڕابردوو ئەم ساڵ خەڵکەکە بە ڕێژیان زیاتر بووە لەبەرەوەی وەک خۆیان من ئێستا تقریبا بۆ ماوەی دوو کاتژمێر لە ناو ئیسکاندا سۆڕامەوە پرسیارم لە هەموو جۆرە خەڵکێکدا کردوانەی کە مرد منداڵن و گەنجن و خەڵکی بەتەمەن بوون پرسیارم لێ کرد بۆچی ئەم ساڵ یاخۆ من بەشی کانم هەردەناسی لە شەقامی ئیسکان کە بۆچی ئێوە ئەم ساڵ لە یاریەکانی مۆندیال بوونەتە هاندەری یانەکان و هاندەری هەڵبژاردەکان و سەیری یاریەکان دەکەن دیارە ئەوان بەشێکیان ئاماژەیان بەوە کە بەدەنی ئەو هەموو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستانان بۆی ئەوان ئەم ساڵ سەیری یاریەکانی مۆندیال دەکەن و پێکەوە لەگەڵ هاوڕێکانیان دێن لە شەقامی ئیسکان و یاریەکانی مۆندیال دەکەن. بەڵێ دەخین ئەحمەد بە باوەریاتی عنیان گۆڕات و خەڵکی دیبینی ئەو بتر نوال هەرێما کوردستانی بتر پشتەوانیان چی یانی دیکەن چ وڵاتی دیکەن؟ من پرسیارم لە 20 کەس کرد بە ژمارە ئەوان یارە زۆرینیان هاندەری بەرازیل بوون بێگومان بەرازیل دوای ئەوەش فەرەنسا بوو وە خۆتان دەزانن فەرەنسا و بەرازیل هەر لە کۆنەوە تا ئێستا بێگومان هێرە کە دەبینی ئێستا یاریەکە بەرەوە دەچێت زۆربیان بەشێکیان دەتوانم بڵێم هاندەری ئۆروگوایە بۆ هاندەری ئۆروگوایە کە پێیان باشە لەبەر بەرازیل بەڵێ سپاس دەکەین پامنێرمان ئەحمەد زێباری لا لێرەوە لەگەڵمان بووی سپاس. دەخیل ئەم ڕۆژە یاریەکی گەرمی نێوان بەرازیل و بەلجیکا هەیە کە بەلجیکاش ئەم ساڵ زۆر بەهێزە.